بەڕێزان ئەو کاتان باش چۆنن باشن هیوادارم زۆر باش بن هاتینە وڵاتان ڕەوشی ڕۆژاوا کاک شاسواریش نیشاتی زۆر بووە هاوڕێیان کاک شاسواریش نیشاتی زۆر بووە ئیتر هەندە قسە و باسی لەسە دەکەین ئەو کاتە و پیلانەی حکوومەتی عێراق و هەرێم و حکوومەتی هەرێمی چێ پارتیە بە کەیف خۆی وا ڕەفتار دەکا بە ناوی هەموو حکوومەتی هەرێم بەڕاستی سبەینش بڕیار وایە بکشێتەوە یان ناک بکشێتەوە کۆبوونەوە دەکەن جەخت دەکەن هەموو لیست و شتەکان ئێستا من بڵاوم کردەوە هەر لەو پۆستەیدا هەیە هاوڕێیان هە لێرەدا هەیە بەخێر بێن سەرچاوی ئێمە هەندە قسە و باز دەکەن ڕۆژەکەی ئەوەندە دەخوازیتن هاوڕێیان ئینسان بێت بەڕاستی قسەی لەسە بکە بەڕاستی بێ قسەی لەسە بکاتن بۆیە بەخێر بێن سەرچاوی ئێمە هەر بەس یەک دەقا ئێستا دەست پێ دەکەین ئێستا دەست پێ دەکەین تەلەفۆنێکی ڕاستەوخۆش لۆ شاسوار عەبدولواحیدی دەکەین ئەگەر مەردە کە دەڵێ مەردە لەبەر ئەوەی لە لەندەن فشەی کرد وتی من ئامادەم لەگە خەڵک قسە بکەم باشەوە ئەمە ڕامانگەیان با کاک شاسوار دوای تەلەفۆنی لۆ دەکەین با بڵێ کاکە هەفتەشکە مانگەشکە مشکیلەکمان نییە مشکیلەکمان نییە بەس بوێری لقاء بکە نەکات بچی لەگەر NRT بکات NRT بکات هاوڕێیان ئێستا یەک دوو هەواڵی کەشتان پێ دەڵێم باس یەک دەقە دوو پەیجم هەیە بەخێر بێن سەرچاوی ئێمە ئەمن دڵم خۆشە هاوڕێیان بڕوا بکە دڵم زۆر خۆشە ئێمە لە سەردەمەکدا دەژین بەڕێزان ئەو سەردەما گۆڕانکاری زۆر گەورە دەبی ئەوی لە خەیاڵماندا نەبی ئێستا کەوا ڕوودەدا بەڕاستی ئەوی لە خەیاڵماندا نەبی ئەو ئێستا کەوا ڕوودەداتن ئێوەش شتێکی کەم نییە ئەنی بەڕاستی هاوڕێیان یەک ئەکاونتی کەممایە بەخێر بێن سەرچاوی ئێمە سەرچاو ئەوە ڕقەمی ئەوانەشمان لێرە هەیە سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان ڕەنگی زۆرتان ئەوەیە نەزانن کە مەمۆ چێە مەمۆی ناپاک ئاستی بێچاوڕووی هەندێک کەس زۆر ئەوەیە هاوڕێیان بەخێر بێت بینە سەر بابەتەکان سەرچاوی ئێمە هەندە قسەی بدایەت دەکەین یەک هاوڕێیان بەڕاست ئەو سکاڵایی کە پارتی بانگەشە کرد لەگەڵ مێ هەڵبژاردن گۆتی بەتاڵ بوو لە ئەمریکای دوای ئەوە بەڵگەکان هەم ئێمە هەم ئەو برادرانی تری تەفدە پرێس هەمیان بڵاو کردەوە کە بڕیاری دادگای ئەوەیە تەعجیل کرایە پخت بکرێتەوە بڕوا بکەن هاوڕێیان ینی ئەوەکەی لغا نەکرێتەوە ئێستا دوێنێت تەقدیم کرا وابزان ینی ڕێنی کاکسبەی کاگرانزە قسە بکاتن بە درێژی تەنیا ئەوەیە لە ناوی وەزام 6 کەسی بوو کە 18 کەس ئاینەن مەلەف تەقدیم کرایتەوە بە کەمێک بخوتتر ئیتر سکاڵاکان گوایە ئەو جارەی دەست پێ دەکە ینی محکەمە دەست پێ دەکە هیچی تر چاوەڕێ ناکرێ بە ساڵ بەس ڕەنگی 2 مانگ 3 مانگ نازانم بەس گەرەنگ سکاڵاکان کە پارتی گوتی مەحامیەکی هینا بکورە بڕوا بکەن هاوڕێیان بە 100 ملیۆن دۆلاری ئەو خەڵکەی ئارین لەولا سەرف دەکە لەو محکەمانە لەولایە سەرف دەکەن کابراکەیە لە ئەڵمانیای شکایەت لە مەکی دەکەن محامێکە خەنی بووە پارەی خەیاڵی دەدەنێ کوردزانین چ پارێک لەولا لە بۆ ئەوانەی قلەکانی ئارینی کە لی جیا دەبنە ئەو کوێتە 10 ملیۆن دۆلاری برد ئەوەی 10 ملیۆن دۆلاری وەکرد ئەو کوێتیە داخۆنی شێت چێت ئەو چەندی وەگرتە بەنمو ناوانە کە دوور دەکەونەوە ئەوە شکایەت دەکەن ئەوە نازانم چیە بە 100 نەوعی پارەی ئەو میلەتەی دەخورێتن هاوڕێیان بە 100 نەوعی پارەی ئەو میلەتەی دەخورێتن هاوڕێیان مەمۆ یەکێک لەو ناپاکە گەورانەیە کە ژیانی پێویستە بکرێتە فلیم کادرێکی دیاری حزبی شوعی بووە
تەنسیقەش لەگە حزبی بەعس کردێ دوای حزبی شوعی ئۆکەیان کردێ لە دوای 74 بوویتە پیاوی نازانم بەعس و دوای ئەوە لە هەشتاکان ئۆکەیان کردیتەوە 17 پێشمەرگەی بە یەک جاری ها ئەوە جگەلەوەی 3-4 جاری دیکە چەند کەسە چی وەکو ملازم ئاراموان مەسەڵەن ناو شاری دەهاتن دەچوزمانی دەدا بە تەمای مەسەڵەن اختیالات بوون کار و چالاکی بوون زمانی دەدەن بەس بە یەک جاری 17 پێشمەرگەی هەر قارەمانی حزبی شوعی بە 4 وەزبەی گوایە ئاودیویان دەکات لە ناو شار جەماعەتی ڕێخستنی ناو شار و مەفارزی دەشتی هەولێرێ بوونە هاتینەوە ناو شار 4 بردیتی بیفسی دانێ لە ناو بیفسەکەی خوار ئەوە بووە نووسن بووە تەسلیمی دائیرەی ئەمنی کردیە 4 ئەمەن بە ڤیدیۆ باسم کرد یعنی بەجێ ڕەخنەش هەتا ئەو بنەماڵانە بەڕاستی مەختخۆی زۆر هاوارم کرد کاکە لە ئەڵمانیایە بڕۆن ئەمن کە لایڤەکەم لەسە کرد ڤیدیۆیەکم کردی تر زانیاری هاتیان لە ئەڵمانیایە و هاتیتەوە هەولێرێ و وتم بابە لە ئەڵمانیایە بڕۆن بکەونە دوێ ئەوە لەو ماوانەی دەرکەت دەرن لە لای لە ئەڵمانیا وەزەم لای میشم لەوێ مردیە لە خەستەخانەی ئێستا کارەساتەکە لەوەیە کابرایەک کە زیاتر لە 30 لە بۆ 40 پێشمەرگەی هەر قارەمانی شەهید کردەیە بە ئەدامکردندایە یعنی حزبی شوعی 5-6 ساڵ کەت لە دەشتی هەولێرێ لەبەر ئەوەی هەموو کادیرە ئەساسیەکانی سەرۆکیەکانی هەمووی بە یەک جاری تەسلیمی دایرێ ئەمن کرا ڕێخستنی هەموو تێکچوو ئەو ناپاکە کردی مردیە ئێستا دەیانەوێ زۆر عیبە لە بۆ ماڵی کانەبی گەورە بەڕاستی من دەزانم مێردی پلکتانە بە زۆر شەرمە من ئێستا خەبەری دەقیقم لۆ هاتیە بڕوان پێ بکەن کە خەبەرم بڵاو کرد سەرچاوە هەیە وتی داوان سەنگەر کانەبی زۆر شەرمە سەرگەر یعنی کاکە بە قوربان ڕاستە مێردی پلکتە بە چاوە ڕوەک بەتەما بووی بە مەراسیم بیهینیەوە یعنی ئینسان دەبێ کاکە شتێک تێدا بێتەوە مەمۆیەکی ناپاک بڕوا بکەن بە نیاز بۆ بە مەراسیم بیهینتەوە ئومێد خۆشنە و ڕەفزی کردبەوە ئینسان بە قسەی لەوە حەق بکاتن حزبی شوعی نامەی نادبوو بڕوا بکە من کەیفم بە ئومێد نایە یعنی ئەوە جێی لێیە بەڵام قسەی حەقە ئومێد گۆدوی ئێستا ڕێگایەکم هەبا ڕێم نەدەدەم مەیتەکەشی بێتەوە ئەمن دەقیقم لەو مەسەلەی یعنی کاکە پارتێک وایە محافز ئێستا گوتی ناوی مەراسیم بکرێت کورای هاوار ماڵی کانەبی گەورەوە تەما بوونە مەراسیم کەن کە سەدان هاوڕێی خۆیان و بنەماڵەی خۆیان و شەهید و ئەوە کردیە بە تەما بوونەوە بە زۆر شەرمە لۆ ماڵی کانەبی گەورە یعنی مەمۆ ئەوەیە بچی مەراسیمی لە بۆ بکەیان ئەوە تەمەیتی من داوا دەکەم ئەگەر بنەماڵەکان بێنە دەنگ هەر ئەم بۆیە دەمەکە بێتاقەتم ئەمە شت دەجوڵێنین کاکدەی بنەماڵەکانیش بێنە دەنگ بڕۆن لە بەردەم مەتار لێ مەگەڕێنەوە مەیتە بێتە دەرێ ئەگەر هاتۆ لێ مەگەڕێن کو لێ دەگەڕێن عەزیزترین کەستانیان خستە ناو ژێرگەڵ ئەوە زیاتر لە 40 ساڵە 39 ساڵە ئەو هەموو خەڵکە تێکۆشەری خستە ژێرگەڵ کاکم بێتەوە لەو خاکەی بنێژرێکە ئەو شەهیدانە ئەو هەموو قوربانیە لە بۆ هەولێرێ درایە ئەو هەموو عەزیزانەتانتیان بە ناوی برادەرایەتی برد و تەسلیمی ئەمن کرد هەندێ ئینسان لێ نەگەڕێ ئەو کەلاشانە بێتەوە ئەو خاکەی بنێژێ خۆمە چێشەم لەگەر ئەو بنەماڵەی نییە بەس کاکە یعنی ئینسان ژان دەیگری ژان دەیگری ناپاکە چیوە دەمەری ئەمە دەزانم دەیان مەموت کە لە هەولێرێ هەیە دەیان بەعسیەکان هەیە بەس کاکە دەبی لە خاڵێک دەست پێ بکرێ کابرا چیوە دەکرێت ژیانی بکرێتە کتاب نەک لە جوانی لە ناپاچی دەیانەوێ بیهینەوە من داوا دەکەم حزبی شوعی نەک داوا ئەمەش لەگەڵیان دەبین کەمپینی ڕاگەیاندن ڕسواکردن هەڵمەت هەڵدانەوەی ئەوەیە لەگەریان دەبین تەلەفۆن دەکەم من تەلەفۆنەوە سەنگەر کانەبی دەکەم باشە وعدبی ئەگەر سەنگەر ئەو ئیشە بکە تەلەفۆنی لۆ دەکەم بەسەر گریان سەنگەر وەرە بە خەڵک برێ بە چاوەڕۆکی دەهینیەوە بەس کاکە بنەماڵەکانی ئەو شەهیدانە دەی بە خۆشیان بتەچێن بەڕاستی ناکرێت ناپاکە کورکاکە هاوڕێیان قچە قیەم و ئەخلاقمان با بمینێ ئەوانە بنەماڵەی پێشمەرگەکان کوراری ئەمە کورا و هەموو هەستە نیشتیمانی کورا و هەموو کوڕە جوانە شەهید بوو ئەو جاش و ئەمن و استخباراتانە هەر بوار بدەین بێدەنگ بین ئۆکەی کرایە پارتی وێچێتی کوورە دەبی لە شوێنێک ڕابوەستی گەورە بکری ئەو دۆسیە یعنی شەرما من یەکێک برام شەهید بکە بهێنن بیکەنە قارەمانە وەخت خۆی برای ئەوی برای من شەهید کردیانە قارەمان حەیەیەکێتیمان برد
يعني بجدي ما عنده شت هي ذبي قيم واخلاق من او كل نوع عائله كان بمين خبردوش روشك بوشوني عند خلك حنا قد يخوي بصاندي داتو لو شهيد يخد لو ارز يخد لو مثلا لو كسي قرباني كان يخد بدن يملو بدن بيم ورن بدن ورن بهرحال جاي اوي من تلفون سنجل كان بيدك بابي رون كنوب ده بتصور وقت دتسن براسي اقلون بنيرن بس اقبنا على كان بجولن كاكا يوم زعما خريج مجولو نشاطن حزب الشيوعي خريكه يعني بيونديان بمحافظه كردبو من اول دريم اميد بزاني اقام ليتي يعني او شتي بوزيتيف اميد برايم زوجتي بس او شتي قد رينادا مراسم بكريت شتي باش اشتكى انسان اقلنا كاكا من الشيوعي بما دوستیان بوم لكن يا صالح كارم كرديا كوري جوانو قرباني درن آماده مكو بنمالي يشك لو شهيدانا خبات كمنا بو كيسي آماده مسألة يشي أخلاقية أو خلقه شهيد ولا بناي من شهيد ولا بناي آزادي كردستان دات پروري لبناي هولير شهيد هو كودبي نا كسك حفظه پیش مرگي هر قهرمان حزب الشيوعي بيك روج تسليمي أمن كردبي بيك روجي بوتشي روكا مأساتي باش بدنگ بي ترمكشي بستوه هوليري هاوريان بما سر يك بابتسينا سر پشتيوان صادق دوسية تاوكن كاك هاوريان بارتي تقديرات خويا ساكر من او زانياري انا باز دكم او زانياري ناو بارتينا لبهندش باز دكم او بزار ناقام ليا شا پشتيوان و اميدو بارزان قصاب و مسؤول قيدو لنا وهوليدي تقديرات يعني كذا خرابترين هالسنجاندن لو بشتوا صادقي كذا سركوتونا بوا فاشلترين كذبوا لو تصاري بورن فاشلترين كذبوا لو تصاري وكم مرتبات أنا وشتشي باشا حزب أجابية تقديرات خوي كاتن ليه عم تلفون الشركة شركة مكسر جو نامك دنير دري عم دزانن دري ليك لبود دي تسندي دي برمونا هالتلفونك كذا كوبو من نفرك لقرت كوبو أول شوية دبي تقديرات بكريتن خلكانك مثلا لبو أو حزبي كوبو كنوا أو تايستايا بشتوان خرابترين حالتي هي لو لكاتك ده بشتوان مسؤول قيدو بوا بشتوان مسؤول باراسن بوا ماوك بشتوان كرة أو بوا مسؤول ناو تبوا بشتوان ما مستهزان كوبو كل بشتوان يك دنيا شتيه كتيلة إدارة داني هوليري زور خراب بوا يعني أو تقديرات داني أبوا هي شك بوا نا إداري بوا خاون وعدي خوينة بوا يعني 600,000 ما مستهب بوا بربابك نيتوانيا 600,000 ما مصلى لنا هوليري يكون من أول هجنو صلى مبرقوت يعني ورا نيتوانيا ما مصلى تشتكني درو لك كديات جابي تلفوني عن نعداته بالمنا يعني أو واي كردي لسري بترابورت رنجي قران كاري زور لك لنا بارتي هاد واي ما ويشتر أجا وضع كان قراني بس نيتن باشترين يعني استاو تقديراتي بارتي كان ها تقديرات لنا بارتي كان رخصنا كان يعني لقيدوش مسؤول لقيدوش زور باشنا وصندك هادي يعني باشا من أول دل ما ورا لون دم بارتي كان بزن أجا منيتن ها دو ميت خوشنا وسطه وكزاران نما بس هشتان پوین جی برزا لبر او جماعتی باب جی برزانیه بلان باشترین يعني است برزان قصابه برزان قصاب لسبني درن حتى ایوار درگی يعني پیشوازی لخلق دکا پارتی بخوی دزی ماری برزانی و مسئول کان بس وانه ایشان ناو خلق لو دکن دمیان دکن برزان يعني استقبالي خلق دكا دا اساج درن حتى الاسايشي قشتيشي ويران كديا من أوانا ظلم موني كيف بأمتي أم ببارزان قصابي ديار يعني بس هو خبره قوم مش ناتان مدروب كم يعني خبر أوام بلا مساق بارزان إخرافة تأصيل مزاقيتي من دقام دمي بارتي بزاني أقام لو وردكاريتي لو روانجي أو باز دكم نك لو روانجي بارزان تي أقنا بارزان يك دنيا فضاعتي لاي من إياه بلام لإستا والله لاي مالي بارزاني لاي بارتي رقم يك دعو ليري دعوي أمت للعلم أميد وبشتوانو مسؤول قيدو بارزانو همو زبدي يكن هاوريان بالروابك يكشر نيوي وخبراني ددريت من على وكتلة كاريا ديو دروا بشتوان تخوا عيبناكي بالرواد باوية كلا شيله هموان دكتنا لو سكرتيري خوش كديان جوني بمن دايا سكرتيري خوش شيلي دكا استاكا
هاوڕێیان بچمە سەر خاڵشکە دێنە سەر شارسواریش سەوەزئی ڕۆژئاواش پارتی تورکیا دوای ئەوەی لە سووریا هەوڵی ئەوەی کرد یارمەتی ئەحمەد شەرعیدا کۆدەتا کرا کۆدەتا یان پێ شۆڕش نازانم ئیتر بەهەرحاڵ بە هیممە پارتی تورکیا یارمەتی تەحریشان ڕاستە سەر بەونەوە بەس هەوڵی تورکیای پلەیەک بوو ئەمریکا و ئیسرائیل کارەکەیان پێ کرد گوایە ئەحمەد شەرعیویە دیتان مانجی یەکەم هەفتە یەکەم ئیبراهیم کالکان دەچوو هاکان فیدان دەچوە تەما وەردەوغانیش بچیت ئەزە تێگەیش کوڕبا بە ئەی بە ئەو سەرۆک کۆمارە و بەبێ ئەوەی سەرۆکەکەوی بستن سە ئەحمەد شەرعی داوەت کرد هەموو ئەوەکەی کرد ئەسەدی ڕوخان ئێستا خێرەکە لە بۆ ئەمریکایە ئەحمەد شەرع لە ئەمریکا و ئەوروپا لە خۆیان ڕاکێشایە و ئەو داخوازیانەی ئەردۆغان هەیبوو لە ئەحمەد شەرع تقریبا هیچ ئێستا لە جێبەجێ نەکردیە یەکەم داخوازی هەفتە یەکەم ئەو شەڕی هەسەدە بکە شەڕی نەکرد لەبەرەوەی باش دەزانی ئەحمەد شەرع هەسەدە هێزە زائیدەن ئەمریکای لە پشتە گەمە نییە ئەو خواتی ئەو مۆرەی لە عیب نەبی لە قونی برتۆ نەکەی کوردەواری ما ئەو قسانەی هەیە ئەوەی کە بکاتن نایکرد ینی عەقڵایەتێکی کرد نەتو شەڕی کوردکە کە فشاری ئەردۆغان هەفتە یەکەم ئەوە بوو تورکیا بچی شەڕی هەسەدە بکە نەیکردی ئەحمەد شەرع تا ئێستاکە لەبەرەوەی ئەحمەد شەرع بەخۆی وەزعی دەقاتی ئەوەی خراپە ئەو چەکانەی دەدرێتە هەسەدە بە هەمان شێوە ئەو چەکانە لە ئەحمەد شەرع دەتەقێندرێتەوە ئەحمەد شەرع زەرس کلاشکۆڤ و دەمانچەی مایە هاوڕێیان بۆ سانیاریتان ڕازە سەردانی دەکەن بەس ئۆکەی نەکرایەوەکی مەزلوم کۆبانی وەکو هەسەدەی کاکە ئەم مەزلوم کۆبانی هەسەدە ئەوان دەڵێن ئەمە دیفاعت لێ دەکەین یەک لە دوو یەک ڕۆژ نیە دوو بەرپرسی هەرە باڵای ئەمریکی فەڕەنسی بەریتانی ئەڵمانی تێم دەگەی ئیسرائیلی بە ئاشکرا دیفاع لە ڕۆژ ئاوانەکەن بەس تا ئێستا کەسیان دیفاعیان ئەحمەد شەرع نەکردی بۆیە فەرقەکان گەلە گەورەیە ئەحمەد شەرع بە ئیسرائیل 25 کیلۆمەتر لێی دوورە بەڵام هەسەدا پڕ لە هێزی ئەمریکیە بە قوربان پڕ لە هێزی ئەمریکی و ئەو تحالفینی و دەوڵەتی ینی دوو دنیای زۆر جیان معتەبەرن ئەوان ئۆکەی کەوا دەڵێن مەزلوم کۆبانی داوەتی ئەمریکا دەکرێ ئەویش تیرۆریستە هەتا ئێستا لە قالبیەوە بایدن گوتی لی دەگەڕێنەوە ترامپی با ترامپ بڕیار بدە بۆیە مۆزوعەکان زۆر جیایە کورد و ئەحمەد شەرع ئاوایە ئێستاکە تورکیا فەشەلی ناوە لە سووریا ئێستا دەیەوێت مشکلێک لە عێراق دروست بکە لەگە پارتی و لەگە سوننەکان و بۆ ئەوەی وەزعی سووریا تێک بدا فشار بخاتە سەر ململانەی نێوان ئەمری ئیسرائیل و تورکیا تا ئێستا هەیە هاوڕێیان تا ئێستا هەیە بەس ڕەنگە ڕۆژێک سڵح بکرێتن سڵح بکرێت بەس تا ئێستا شەڕێکی گەرم هەیە لە مابەینی ئەو دووە بە ئاشکراش دواییش شاوڕێیان من سێزەی دوازە ڕامگەیان بڕاو کە دوسێ ڕۆژ پێشترێش بوو ئەو برادرانە هەندە برادر هەند کەم سوپاسیان دەکەم لێرە بەڕاستی ینی ئەمن خەبەرەکانی من نییە ئەمن بەشەشی ئەو خەبەرانە خەبەری من نییە خۆم لە ناو ڕووداوان نیمە لە شوێنی زۆر هەستیارن ئەوان ناتوان دەدەنە من ئەم سوپاسیان دەکەم ئەو سیقەیە دروست بووە خەبەری وانە وتم سێزەی دوازە پەکە لە لیستی تیرۆر هەڵدەگیرێت تا ئەندێنێ شەوێ ئەو برادرە گلۆی ناردین کاکەرزن وتی ئەرزە سورتی وتی ئەوە وەزیری ئاسایش وەزیری ئەمن وەزیری ئەمنی ئیسرائیل دەرێ پەکەکە لە لیستی تیرۆر دەردەکەین هاوڕێن کە دەرێت دەردەکەین لە نەخۆیان بە تیرۆریستیان نەنووسیە ها بۆ زانیاریتان ئیسرائیل پەکەکەی پێ تیرۆریست نییە ها بڕۆ ئەمە چوینە سەر لیستی تیرۆر ناوی تێدا نییە تورکیا حەماسی نەکردە تیرۆریست هەموو دنیا کردی ئەوش پەکەی نەکردە تیرۆریست ئێستا دەڵێ دەردەکەین واتە لە ناوەندە جیهانیەکان ئیش دەکەن کە لۆبی جوولەکە زۆر گرنگە بڕیادەر نەمە لەو سویدە یەکەچە نانوێرنێ لە ئەوروپای لە لۆبیەکی بەهێزن فشاریان هەیە و منەتی کەس نازانەوە بێنە هەر پشت ئەمریکایان لە پشتە ئەوروپا لە پشتیان دەڕە پێی ناکرێت شەرتی خۆی باشترین نمونە غەزە گەورەترین تاوانی مرۆڤایەتیە لەو سەردەمەی ئێکاکە هیچیان نەگەری پێ نەکرا بۆیە کە دەڵێت دەردەکەین واتە لە هەموو ناوەندە جیهانیەکان دەردەکەن دەشبینن ئەو ڕەوشەی ئێستا هەیە پەکەکە ناوی لە لیستی تیرۆر دەردەچیتن و تورکیاش وەزعی زۆر خراپ دەبێ ئەم نازانم هەتا چێ دەڕات چکو کاردانەوەکانی تورکیا بەو ئاوەی ئێستا دەیکا بێگومان ڕوبەڕووی سووریاش کە دەبتەوە
وەکو گوتم تورکیای ئەوڕۆ ئێرانی سبەیە ئەو عقلەتەی ئێستا ئەردۆغان دەیەوێت تحەدای مەسەلەن ئیسرائیل و ئەمریکا لە منتیقە بکاتن مەسەلەن لەگەر رووسیا هەتا حەدەک یعنی هەست پێ دەکرێت من ملانەیان هەیە وەکو کەڵەگایەک چکو تورکیە بۆی باز دادنێ ئەزا ئێستا سونەکانی تورکیا خڕ کردەوە لەو ماوانە سونەکان هەموو دژیەک بوون بۆ زانیاریتان هەموو دژیەک بوون هەلبوسی چوو بەگە ئێران کرد دوای ئەوەی شاپتڕێنیان کرد ببوورن دەزار ئەو شە هەولێریانە بەکاردێنم خۆی خۆشترە بەس کاکە وەڵی زمانی هەولێری زۆر شیژن و خۆشە لای ئێمە زۆر شیژن و خۆشە ئەو شەشی باوە شاپتڕێنیان کرد ئیتر هات چوو خۆی بەگە ئێراندا ئێستا گەڕاوە هام بۆ زانیاریتن ئەوێ ڕۆژی گەیشتەوە ناو بەرەی سونە چوو لەگە 4-5 بەرەی کەی سونە هەیە یەکیانگرتیە بە تەمان زائیدە نەگە بەعسیەکانیش لە ناوخواان دوسێ کوتلەن ها بۆ زانیاریتان یەک دوو زانیاری ئەوە تام دەمێ یەک خەمیس خەنجەر هەیە کە سەرکردەیەکی گەورەی سونەیە ئەوە ماوەک لەمەوە بەرچوو لەگە ڕەغدی دەژیا ئاتر وەکو ژنومێت بوون یعنی منەوە دەقیقم لێ ها مەسعود بارزانیش پیرۆزبایی و ئۆکەیەکەی لۆ کرد بوو وەکو ڕیش سپی نێوانیان بوو وەرە کتی ئەو سەدامەی کە سێ برات 4 براتی کوشتیە دەڵی 8,000 بارزانی دای مسعجەر و فرتیانە کەچی زاواکەی سەدامت دیت کو ئەوە بوو یعنی نازم وەڵی بڵێ چ لە بە مەسعود بارزانی بە پارتی هەموو ڕۆژێ بەعسێکی دیار عزە دووری لەوێ مرد ئیلای لە ئاخیری هاوڕێیان بنەماڵی سەدامی لە ناوەخواان تێکدری بەربووینە بۆ زانیاریتان ڕاغت نەوعک لەگە خەمیس خەنجەر و ئەوانە بوو نازانم ئێستا ماینەیان نماینە بەس ئەوە دەقیقم ماوەیەک وەکو ژنومێت بوون بۆیە خۆشی جوان دەکرد و تەزمیل دەکرد کاکە خانم بوو هەلای کچی مێردەکەی دژمنی هەرە گەورەی ڕەغدا یعنی ناوە خۆیان مێردی هەلاکەت ماوەیەک دانرا بوو بکرێتە سەرۆک وەزیران و ئێتیمان پێدرێ هات مەسعودی کرد سکرتێری تایبەتی سەدامی بوو ئەوە زۆر دژیەک لەگە ڕەخدی بەعسەکانی کە مەکتەب سیاسی ئەوانە ژنەوە کرد ئیتر بەس سونەکان هەموویان ناکۆکن بەس ئێستا تورکیا هەمووانی واخر کردەوە باریەک لەولایە ئەو قارداشە کوردەکان لە مەسرور بارزانی لە سڵاحەدین بەهادین لە شاسوار عەبدولواحید ئاوڕیان توخوا بڕۆ سەیر کە راپۆرتێکی زۆر خێزەوە نیە دەوری تورکیا نووسیە وەڵی شاسوار هەتا ئەتو دژی ئاوا بەشان و باڵی ئە تورکیا هەڵدەی ڕکلامی لۆکی ئێمەش نییە ئەوی لە دەستمان بێ بکەین وەک چۆن ئەم لەو 45 ڕۆژەی تەخسیرم پێ نەکردیەوە خەڵکیش تەخسیری پێ نەکردیە و دڵنیان دەکەم شاسوار ئەتوو ئەگەر هەتا بەر لەوە ئینتخابینەوە ئەگبوو دوای ئەو 45 ڕۆژەوی دوای ئێستا کرد بە شەرشکەی شاسوار ئێستا جێلەیە و حیزبەکەت مرد مزداقەتی مرد هاوڕێیان حزب کەس گۆران چ بوو سقە بوو سقەی دۆرا بووە قەشمەر لە 600,000 بۆ 20,000 حزبی شوعی 1 ملیۆنی هەبوو دوای نیو کورسی حس کاکەلایەکیە بوو دوای نەما ئینسان یعنی تو سیر مەکە ئێستا مەسەن ئەو فەیسبووکی خەڵکانەکەن مەسە هێڤیلۆڤ دەرێ بەیانیتان باش 100,000 کەس لایکی دۆ دەکەن بەس سقەی نییە کاکە دەیان کەس هەن سقەیان نییە بەس خەڵکێکەیە بڕوا بکە خەڵکێکەیە ڕەنگی پۆستێک دەکە 100 کەس لایکی دۆ دەکەن سوقلی هەیە سوقل من نامێ یەک و دوو نینە ئەو سەنگە زۆر گرنگە هاوڕێیان ئینسان مزداقەتی نەبی هەیە زۆر بڵێ دەرێ هەموو قسەک دەرێ خەڵک لێی خڕ دەبتەوە دەیانی وەکۆ بچ و ئەستیرە و نازانم چێ و خەڵک لیان خڕ دەبتەوە بەس کاکەت سقیانیە بۆیە حزب زۆر گرنگە سقەی خۆی نەدۆڕێنیتن سقەی خۆی هەر وەکو کۆن لە شاخ بوون کاکە هەموو خەڵک خۆش لێسا ئەو پارتی وایە ئەو لە 900,000 چەکدا هەواداری هەیە ئەو هەموو ملیاری هەیە بڕواکە انتخاباتێکی حەقیقی بی 5 کورسی نانیت لۆ لەبەرەی سقەی دۆڕان یەکێتی خەڵک چی لە بۆ دەکرد ئیلای لە ئاخری شوعی بەرحاڵ سونە کوردەکانی خڕ کردەوە کە بگوایە هەوڵ دەدەن ئەزموونی سووریا دووبارە دەکەنەوە فەوزا دروست دەکەن دژی شیعەکان دەوری عێراق وەردەگرن ئەو بەلای کەم گرنتی کوردستانی کردەوە دوێنێش ئێستا هاتم پێشەوە هەورامی بەیاننامەی بڵاو کردەوە دەرێ سبێنێ کۆبنەوەی هەموو لیست و نازام قەوارە و وەزیر و پەرلەمانتارەکانی کوردە لەسەر شایستە داراییەکانی هەرێم 10 ساڵە بودجەی هەرێم نابردرێ ئێستا کە بە فیتی تورکیا دانەوێت شەڕێک لەگەڵ ئەوە بکەن
لەگەر عێراق بکەن دەسەدارایی لەم هەمومان دەزانین کاکە وەڵا عێراق حەقە لەوەی حەقارە یعنی بودجەی داهات نانێری دەری معاشم 100% دەبێ کاکە وەڵی ئەوە غەتر ینی ئەمە کەسمان قسەی حەق بڵێم ئەوە نابی بڵێن مەسەلەن لە هەموو شتێک زڵدی هەرێم بی بەس کاکە داهاتی هەرێم چی لێ دێ وەرە بەمە بڵێن وەرە بەمە بڵێن چی لێ دێ تۆ ئامادەنی موچەی خۆت بدەیت موچەی 200 ملیاری بخێ سەر ئەوەی یعنی بەجددی ئەوە بۆ ساڵک ئەو داهاتی ناوخۆ کەس نازانێت چی لێ هات ئەو دیسان کاک مەسرور ڕادەینتەوە داڤوس ملیۆنەها دۆلاری دیسان سەرف دەکاوکەوە کە هەموو ساڵێ بەخۆی و نێچیر دێن هیچی سوادەشی نییە بەرحاڵ کورد و ئەوە خڕ دەکەنەوە دژی ئەوەی دەست بە مەشاکل دروستکە بە سنە و بە کورد دژی عێراق هەڵمەت دەکەن ڕۆڵی تورکیا و ئیبراز دەکەن ئێستانی مەلەفەکە تا ئەمریکا و ئیسرائیل ئەوان وان وڵات بە وڵات پێدادێن ئەگەسەیەکی فەڵەستین لوبنان سووریا بەرەو یامان ڕۆیشتن ئەو دەیە بهینتەوە عێراق فەوزای دروستکە ئەوە بڵێ ئەمن هێزم هەیە بە تایبەتی هێزی کوردی سونەی لەگەدایە ئیتر دەوێ ینی سەرێشک لە بۆوانیش دروستکە من نازانم ئەوانیش چۆن کادن وەرۆکو سووریا لێ دەکەن ئەی نەبی کەریشی پێبژێن و شادەشی پێبینن کورد سووریا کرد ئێستا کە ئەو اقتصادە سخراپەی هەیە دامی تەحری شامیان پێکرد ئێستا تەحری شام زۆلانی خۆخواتی ئەمریکا و ئەوروپا لێ قایل بی یعنی هیچ شەرتەکی جددی ئەردۆغانی جێبەجێ نەکردیە یعنی ئەو هەموو دەڵالیەی تورکیا کردی خێرەکەی لە بۆ هەر ئەمریکا و ئیسرائیل و لۆ کرد بووە تا ئێستاکە لە بۆ خۆی هیچی نەبوو ئەسنان گەورەترین فەشەلی نایتەوە لە سووریای وەزعی ئەردۆغانی لە سووریای زۆر خراپە زۆر خراپ ئەو معارەضەیەتی ئەو بۆ مانگەک هیچی پێ ناکرێ هەسەدە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبی وا پەککە لە لسی تیرۆر دەردێ وەنیا یعنی پێگەی کورد گەلە گەلک بەهێزە بکەوە ڕقەمێکە لەکردی بۆیە تورکیا فەشەلشی زەریع لە تورکیا لە سووریا هیناوە ئەو هەموو محەلیلە قسە زلەی پارتی بە تایبەتی پارتی و ئیسلامیەکان هاوڕێ من یەک دوو جملە لەسەر ئەوە بڵێم من پێشتر بۆم دەزان مەسەلەن ئەوەی گەورە بی ئاقڵە ئەوەی تەلەڤیزۆنی هەبی ئەو قسەی مەسەن پێی دەکرێت بەس بەتاڵن بڕوا بکە دیتان لە قەزیە ڕۆژئاوە بڕۆن لە هەشتی مانگەوە دەست پێ بکەن بزانە تەقدیراتی ڕووداو کاکزریان ڕۆژهەڵاتی تەقدیراتی سەرۆقادری پارتی ڕووداوی عادل باخەوانوان بزانە هەمووی چەند سەقەت دەرچوو لۆ دەزانن لۆ هاوڕێیان لەبەرەوەی ئەوانە یەک تەقدیراتیان بێ مەبدەئە یعنی مەسەلەن دژی هەسەدەن ئیتر نایان لە بۆ لای هەسەدە و کوردی باکوور و ئاپۆچەکان دشتێنەوە ئەگە بسۆر بزان ڕاستشە لەبەرەوەی ئەوامری حزبیە ئەوامری فکریە دێن دژی وی بڵاو دەکەنەوە حقانیت لادەن یعنی سۆر بزان بڕۆ پێ ئەوان سۆر دەزان ئەمریکا و ئەوروپا دەعنیان دەکەن بەس قەت نایەن ئەوە بکەن ئەڵێن وەزعیان زۆر خەتەرە و خراپە وایە بڕۆن هەموو خۆ سەردەمەک دەژین دیگیتاڵ هەمووی تۆمار دەکرێت ئەو هەموو قسە زلا ئەو هەموو قەوەیە خراپە وەزعی کورکوبابە دەهێنەوە پەکە بکشێتەوە سەدەڵێن لیست تیرۆر دەردێ ڕۆژئاوا خراپەوە ڕۆژئاوا بگەیشتە لووتکە ئەحمەد شەرە خۆخوایکی بگاتە وەزعی ڕۆژئاوا عادل باخەوان لە ڕوودا و سەرۆقادر بەنمونە ئەوەندێک لەو ئیسلامیانە هەن یعنی ئەو کۆمپانیە گەورە ڕاگەیاندانە هیچیان تەحلیلاتیان ڕاست دەرنەچوو بڕۆنە سەریان بزانە قسەکانیان بزانە چەندی ئێستاوەی لێ هاتیە هەرچی حزبە پارتی دەڵێن نازام ڕاستیان گوایە دەڵێن لە تەمای وەفدەکی بنێرنم ڕۆژئاوا ئیتر ڕاستە ڕاست نییە من نازام هەروە هەڵچەنگە تا ئەم بەس لەو هەندێک دەچن برێن ئەهاوە چیەوەی کۆبانی ئەمەش دەورمان هەیە لە مەگەنە هیچ پێویستیان بەوە نییە ئەمریکا و ئەوروپا ئیسرائیل لە پشتیان هیچ پێویستیان بە مەسعود بارزانی نییە ینی بەجددی وا دەچی سڵح لە مەعبەنی هەسەدە و هەتەشە وادا جۆلانی بکات کوربا بە جۆلانی جوابی نامەکەی نەدایەوە چ سڵح دەکەی کەس حسابت لۆ ناکە بەس دانێ خۆیان تێر بقوتێنن یەکگرتووە باسی ڕۆژئاوا ئێستا زۆر دەکا هەرچی بزوتنەوەی ئیسلامی باز دەکات بەس وەرە بڕۆ مەسەلەن ئیسلامیەکان هەموو باسی ڕۆژئاوا دەکەن کە هەر شتە هەر باشە باشتر لەوەی وازیان نەوەی دژایەتی نایە یەکێتی ئەلحەق مووقفی خراپ نەبووە یعنی ئینسان ناتوانێت ئەوەی بڵێتن بەس پافریش دەرێ لەبەر وەسعی ڕۆژئاوا و لەبەر موچەی زۆر مەشغوڵم
کاک پاڤل دەرێ زۆر مەشغوڵ مەڵا پاڤلە دەتبینی منداڵەکە دەبێ مەکتەبێ و هیچ کە لێ نابینی لابد ئەمە لە ڕووی میدیایەوە بەهەرحاڵ یعنی سەر یەکێک دێ مەتقی ڕۆژئاوا دەکە وە شەقامی کوردی بدایەت هەشتی ماک هەموو جەوەچیان دروست کرد بوو ڕۆژئاوا ئینهیار دەکا کەچی ڕۆژئاوا من ئەو دەمیش گوتم خەڵکیش کەش گوتیتی ڕۆژ بە ڕۆژوەشی گوڵک ئاوی دەدەی گەشتر دەبتەوە سەرکەوتنی زیاتر هەیە ئەو کێشەی کورد گەورەتر دەبی من لە مێژە گوتم ڕۆژئاوا دەبتە سانتەر کورە لایف بایەوەکو ئەوەی دوێنێ پەکەی بڵاوم کردەوە لۆ ئەمە بردمانەوە هاوڕێیان دەزانن لۆ دوو حاڵەتێ زۆربەی محەللی کورد تەفسیراتی خۆی دەیکاتن تێم دەگەی تەفسیراتی خۆیتی تەفسیر بنگەیشمە قەنەعەت لەوەی ڕۆژئاوا وەلا شتی دیکەش هەیە ئەگەر خەبەری هەواڵگریت لەکن نەبی خەبەری پشتپەردە هەواڵگری لەکن نەبی تەحلیلات سەقەتە ما یعنی بەڕاستی دووبارەی دەکەم ئەوەندە برادەر هەن لە شوێنی هەستیارن زانیاری دەدەمن هەر کوردیش نینە دەدەنە من ئێم بەوەیە ئەو تەحلیلاتم هیچی خۆم نییە یعنی ئەگەمەش ئەو زانیاریە هەواڵگریانەمان لۆنێ نەمان دەتانی ئەو تەقدیراتانە بکەین کە تا ئێستا غەڵەتی فەزیعمان نەکردیەوە کوان مەسەن بڵێن خراپە باش دەربچی ئەو وا دەبی وا دەبی تا ئێستا مەش ئێستاش گوتیتمان تا هەسەدا لە جادەی قیر بڕوە نەستە خوار قەزمانیانی غەڵەت نەکا لە بەرامبەر ئەوە وەزعی کورد گەشاوەتر دەبی و تا ئێستا موزلم کۆبانی زۆر بە عەقڵانە ئیش دەکە هاوڕێیان کو بارزانی نییە من کە من لێرە ئەو نمونەیە بڵێم بارزانی وەرە سەیری بکە هەر دەمێ شەڕی لەگە عەرەب دەکا لەگەر سوننت دەکا لەگە شیعە دەکا شیعە زیاتر شەڕ بێمنەتە منەتی دەوڵەتان نازانی مەزلوم عەبدیوە نییە مەزلوم عەبدی هیچ عیناد نییە چۆ دێرە زور گوتیان دەی بچێ دەرێ ئاوڕیان یەک سەرستان دەمێ تیمەکی گەورەی تیمەکی ڕاوێژکاری ئەمریکی ئیسرائیل لەگەر یارمەتی مەزلوم کۆبانی دەدەن پێی دەڵێن وا بکە وا بکە بە ئەویش ژێڕالە خو پێی دەکرێت بجیان نەکە ئەوچی مەسعود بارزانی برێ منەتی کەستان نازانم بەس نا دەیکاتن وە کردی وتیانە دەیرە زوور بکشێ و کشاوە وتیانە حەلەب بکشێنەوە لە مەتار ئەوانە کشانەوە بردیانەوە وایاننا یعنی نەچوون دیمەشقیان نەگرت خۆ پێیان دەکرا هاوڕێیانی هێزیوان منەظەمتر بوو ئەوانیش لە حەلەب بوو ئەوانیش لەیانتانی هجووم کە نەچوو یعنی بە عەقڵانە ڕەفتار دەکەن تا ئێستا ما دەڵێن تا ئێستا بۆیە هاوسۆزێکی گەلە گەورەیان بەدەستینایە چێ لە ئێمە ڕۆژانە 2000 جۆی لە بەرپرسی باڵا نابیتن لە ئەمریکی لە ئەوروپی لە ئیسرائیلی کە بە ئاشکرا دیفاعیان لێ نەکاتن ئێمە ئەحمەد شەرع سوودیان پێدەبا تورکیا شاقی بردیە ئینهیاری کردیە نازانین چ بکە پارتیش بێتاقەت بووە لەوەی بڕوا بکەن چێ باسی باشوور دەکە چێ باسی مەسعود بارزانی دەکە بەنمونە چێ باسییان دەکە ئێوە سەرکەوتنێکی کەم نییە کە من هیوادارم یعنی بەجددیمە بەلای کەم پارتی دژیان نەبی لەگەڵە کەسی ئەگەر دژیان نەبن بڕوا بکە پرۆژەیەکی نیشتیمانی زۆر گەورە هاوڕێیان ئەو هەواڵانەی هەیە ڕۆژئاوا و باشوور لێک دەدا هەتا دەو ئەوەی دەریای سپی ئیسرائیل پێویستی بێ ئیسرائیل لە بۆ چاوی گەشتی کورد نییە ئەو شتانە دەکات لۆ خۆتی لۆ قازانجی خۆتی بەس خێرەکەی لە بۆ مەشە کووەکو برێ خانیەکت تەیە وەڵا لە پڕێک جادەیەکچی بەسەدا دەکرێت مەسەلەن یان ئەوە تا ئیتر سعری خانەکەی تو هەردەستیان ئەوە تا قەرەبوویەکی باشی دەدرێتی لۆ کورد هەروە هاتیە ئەلەوە کورد هەروە هاتیە بە دیوی کوردیان نییە منتیقەکەوا دەخوازی و هاوڕێیان یەک کاچێشە بزانێ ئەو زۆر خەتی ئەردۆگانیزمەکانی کورد لە شاسوارەکان لە ئیسلامیەکان لە پارتیەکان کە دیعاە دەکەن وەزعیان خراپە ڕۆژ ئەوە هاوڕێیان ینی عەقڵ قبوڵی دەکا ئەمریکا و ئیسرائیل کە هەموو خێروبەرەکەتی ڕۆژ سووریا هەموو خێروبەرەکەتی سووریا نەفت هەموو مەوادە کانزایەکانی تر لەژێر دەسەڵاتی هەسەدەیە برێن کاکە فەرم و هەسەدا ئەتوو دوورکەوە وەرە با تورکیا لۆ خۆی ببە يعني عقل قبولي دكا إسرائيل خداي اقتصادي إسرائيل وقت اقتصادي همو عالم يعني بتزديه وده ما يعوش بزانن يعني همو مليارديري قوري دنيا أوله إسرائيل وأمريكا بين كربا بورا نفتكل بو تركيا بي حسدا تدورك وبالا بو تركيا بي لبو منابي هلو خوان بي واز لو عقلية بين كان دك دلين وزن يعني خرابي ولا تركيا هردا بينيا قوني صيكي من بقريتن لروشا أو وضعي استحيا باشا هیچی پێ ناکرێ کورد گەشاوەتر دەبیت
کورد گەشراوەتر دەبێت زە پارتی وڵاتم سڵۆ دەکەم کاکە سڵۆح مەکە وەرە ئەو هەڵمەتە ڕاگەیانەی کە ژەهر فرێ دەدەن ژەهر فرێ دەدەن لە دژی ڕۆژ ئەوە بڕۆن هەموو میدیای سێبەری پارتی سیر بکەن بزانێت چ ژەهرێک زڵدی مەزلوم کۆبانی و ئەزمموی ڕۆژ ئەوە پیشان دەدەن ئەوە گرنگە هاوڕێیان بەرحاڵ مەسعود بارزانی جێلێنێ شەڕی ئەش بە کورد بکە کەەوە زۆر خەتەرە ئێران بای هەندێک ئەو دەست و پێی نەکەتی ها لێت دەدا زائیدەن ئەتو بچێ ناو پرۆژەی تورکی دژی ئەمریکا و ئیسرائیل بۆسی ئەوەش زەرر دەکەی گوایە چییە نەفتی لە بۆ مەسعود بارزانی دەکەنەوە مەسرور بارزانی دەکەنەوە زائیدەن ڕاوەستە زائیدەن حکوومەتی عێراق دەڕوخێنن کە مشکلەی موچەیان هەیە مەسلەی نەفت ئێستا باسان لۆتان باز دەکەم زائیدەن هاوڕیان ئەو خەبەڕێ خۆششتان پێ بڵێن چەندین مانگە ڕێنادەن بەڕێی تورکیا حکوومەتی عێراق نەفتی ڕەش ئاودی بکرێ بۆ زانیاریتە لە خەتی ئاجی ئۆمەران ئاودیویان دەکرد بە قاچاق ئەوەی ئەو خەبەرەی بە ئێمە گوتراوە منی برادەرەکەەوە ڕاستی ئەمانە دەڵێم وتی مانگەکە خەتی حاجی ئۆمەرانیش دەنگۆیەکی بەهێز هەیە لەوێش مەمنوعە ئاودی بکاتن بەس لە یەکێتی جارجار قبول دەکەن حکوومەتی عێراقیش قبول دەکا ئێرانیش مەجال دێرە بەس لە پارتی مەجال نادەن نەفتی ڕەش ئەوە بکە ئەجاەوە یەکێک لەو شتانی مەسرور چوو بوو لەگە ئەردۆغان دانیشت بوو کە کو هەوڵ بدە ئەردۆغان پێگوت هەوڵ دەدەین نەفتی بەڕێ بکەین و ئەردۆغان بەنیازە ڕۆژ ئاوا بداتە ئەنە کەسە و پارتی ئەوان دەربکاتن هەسەدا یعنی لەو خەیاڵانە دەژین ئەو شتانە هەیە لە گۆڕێ ئەو سەردانی و ئەو شتانە بەرحاڵ ئاوڕێیان بۆیە وەزعی ڕۆژ ئاوا زۆر باشە تا ئێستا یعنی هیچ جێی ترسنی ئەو خەڵکانەی خەڵک دەترسێن ئەو میدیاکارانە بڕوا بکەن هاوڕێیان نەک سیاسەکانی پارتی وێچێتی دۆڕان ئەو هەموو محەلیلی پارتی وێچێتیش جگە لە شەرمەزاری هیچیان لۆ نەماوە هاوڕێیان ئەوانە گەمەی سیخوڕی دەکەن ئەوانە نین وەکو ئێمە لە دڵەوە بێن قسەیەک تعبیر بکەن خۆ منیش وەڵڵا ئەگە بزانم هەسەدە وەزعی خراپە نایم ینی شەرمەزاری خۆم ناکەم بە جددیمە بەڵام کاکە من دەبینم ئەوە دەبینم کە وەزعی چۆنە باشە لە پشت پەردە ئاگامان لێیە بەس ئەوانە گەمەی سیخوڕی دەکەن یان هەند پارەیان نادرێتێ ئیتر کە دوو فلسیان دەدەنێ لەێ وەزعی ڕۆژئاوا زۆر خراپە بە پارە دەیان نێرن میلەت چەواشە دەکەن زۆر خەتەرە ناوڕیان جاشە کە تەقە دەکەن لەگەر میدیاکارێک هیچ فەرقی نییە بڕوا بکەن ڕەنگ میدیاکارەکە خەتەرتر بی هاوڕیان دوای شت بچینە سەر شاسواری شاسوار هاوڕیان هەموو خەڵک ئەوە نییە بڵێ شاسوار دەرە خەڵک دژمە کاکە لۆ خەڵک دشتە ئەوە من کەی دشت بووم داری بەر بەمنی دەگۆ دلۆ ڕەخنە لێ نەم دەگرت بەس وەکو شعر کە بێ دێ کە توو ئەو خیانەتە گەورەی دەکەی بە بەرچاوی هەمووان کاکە یان چێشە لەوە نیە هەر چێوێندەر بەدزی دەچی ئەو چەند ساڵە دیارە علاقەت هەیە شاسوار ئەتوو ئەو خەبەرانەی بە ئێمە گوترایە بڕواوکەم بەر لەوەی بچتە تورکیا مەسعود بارزانی دیتە مەسعود بارزانی دیترە خەبەرە من نازانم سەد بەس خەبەرە وتیان مەسعود بارزانی تێ بەر لەوەی بچتە تورکیا لەگە پارتی تەنسیقەکی باشی هەیە درۆی دەکا ئەو تەمسیلیەیە یعنی تەمسیلیە هەندە شتێ دەیکا لە من وەگرە لەسەر تەزویر ئەوە دەرکەوت خۆ دیارە گەمە تورکی بوو هەموو هاوارمان دەکرد ئەوە ئێستا کە ئەو پەیوەندی نێوان شاسواری تورکیا بە تەواوەتی بە دیار کە دیانی ئەو مەسەلەی تەزویرەی تەزدیق کرد لە هەمووە گرنگتر هاوڕیان دژی ڕۆژ ئاوایە بڕۆ دوایین راپۆرت شاسوار بەخۆی نووسیتی لە NRT بڵاوی تۆم دالوتاندانێن بزانە چی ژەهرێکی فرێدە کو ئاپشان دەدا کە ئەنەما تورکیا باوشتی کە ئەنەما واحدی کەبابچی قارداش بووە تورک بووە جەماعەتی بەرەی تورکمانی وا لە بۆیان دادەڕێژی بەس خەبەرەکانی هەموو دژی ڕۆژ ئاوایە لەوەش بێ ئەخلاقتر کە شاسوار ئەم زۆر پێداقەت بمە یعنی بڕواکە جەماوەرینەوەی نوێش برادەری ئێمەشن کاکە خەڵچینەوەی نوێ چییە خۆ دەنجدایەوەی زانیە کابرا ئەوەیە نەیزانێ ئەو ساختە چێ لێ دەرەچی ئەڵێ قادر لە بۆمانێ یەک کەسمان قسە بکەین تو ویجدانتان هاوڕێیان مەسعود بارزانی و شاسوار فەرقی چییە لە ناو پارتی یەک کەس ناوێری مەسەن دیفاع لە ڕۆژ ئاوا بکە لە ئەوەش وایە ئیرادە و دیموکراتیەت هیچ نییە لە ناو پارتی لە لای شاسواریش نییە
حزبك أوبوزيسيون بي يك هذه لبوينا براي خوي جاية بيتن كويلاتيا بتديما هل يك قصب كدري دري يك ما دري باشا بتديما يعني شاسوارة حزبي أوبوزيسيوني يعني كوبيه جنوي لكوبيه بارتي يتشتي كزنازاني دخلت سندا كوا مثلا هاري أنا عموي نكتة تر أودو ما قدر حكومة هرم باري نادا قوتي خلشي بري باشا شاسوارة تو باخد 3 روز لما وبر من معاشي من جازي ان ارتي دا اكاكا خلقي ان ارتش موظفة وش حكومات إدوازي ندايا هاوريان برواب كان شاسوارة استا ان ارتي ندايا باشا تو بتتصور وقت دي رخنا لحكومتي هرم داقري كبخود كارمندقاني خود وش موظفي حكومتن معاشي عند ندايتي ديمقراطية الدنيا لقر تركيا ناباتشي لكي بتديما خلقو ودنا كاتن شاسوار والله تلفون لو دكين هاوري من دزام هل ناقري بهيوام هربكي يام بلكا كمان قشكا حفتشكا لقائي لقدكين بس بعد برتساي نيقود امن امادم لقاء بكامل لندن باش اوتها او عمل برتساي بينجو رقمك شيها استاكا البلاو دكين هو استلوي لكن شاسوار نوي يك دنيا هي اوريان طبعا كس او جمارانا شيني ها او شاسوار اجا شاسوار استدرس لنا ده حقد بي هاجرا كاكم هاجرا ورا دو قفتو دكين ورا وكو كس قبار زاني من نجو عند دم نعو دكان هذا دو رقمي اخير شاسوار درين بابا وي برناكم لكن دكسيش بزان هم برلمانتاري لقاء تلفوني شاسوارينيا هم بفيسبوك لقري عنده او تصدق كارمن دكاني ان ارتي نان داتي او تصابي هي يكشكشي هي صلوتان دكم بيو تصابا تعاوش معي زور بدك من هي ها يعني اگر بمن پیدا بکری کم کسیتی كاك شاسالو هرناقري ورا قفت قوي كل لقب كنت هذا شيء اوبوزيسيوني كاتشخم هذا دبي هو بديريكت لبوي كين استا هذا شيء اوبوزيسيوني ورا ديابلا بارتي وشتي خود ما شاروا يعني بس بسميش ان ارتي بتي نص شاشي او هيز ازاتينيا ورا لقى ايما مانان قفت قوبكا ورا لقى خلق قفت قوبكا بري بابا من بيونديم لقى تركيا وايا حق خوتا خوار اتو علاقة نية لقر اوي دياني وكتوش اوانيا شاسوار اوي شاسوار هاوريان اوي كتشي بيسا بابا اوي بي يكتشي بيساتا اخيرا كي ياك شي تليك سبالة تليك كين والله نبو أبي كمان لو أويكت نعم يا أوبي كاك شاسوار هالقلا براكم ورا قفت قوم على قبك ورا أقب ويريتيا ورا والله مي توري خلق بدو براتو نادي جيابي لو تاو مسعودي وبافلو أو أنا أو قباتي كرت أوريان أو قباتي كرت راسل أولو سلوي خشي لكم كوتاي كينو تبينزا سلوة تكور أودوانا هل أودوانا وهذا جواب دو شاسوار سلوة خو نجون دادينا إيهانا دا كينا باس اشتي أولا Du har ingen abonnent. Eller är tillfälligt أوي كي سلوة دلو عاد أوي يكت شدية صفر يك دا سلوة خان أو دقي $1 الشرا من دروس قيرس $80 هاوري يعني حزبي مودرن ناترسي بتزدي سقي بخو هي فرمو اوري ام روب كامل لبو قتبيجي بناو قتبيجي كان هبو كاكين داد نازم يعني والله زقم بيان دوستي لبو قتبيجي برلمانيا كم دزام هيت يام بدزنيت بدر كردنيش يان دادم يعني بتزدي ما هيت برلمانتار كان إرادينية
بەجددی کو باز لە کۆیلایەتی پارتیەکان دەکەنی شتێکان باشە یعنی بەجددی نەوەی نوێ کادیر و ئەندامەکان فەرقینگۆ و کادیری کۆیلەکانی پارتی وێچێتی چییە؟ یعنی کو دەکرێت یەک کەس بڕیار دەربی یەک کەسدا ڕێژەر بی یەک کەس لە ئەلف لۆیاوە چ کیمیل سۆنگ بیت کاکە وەڵا ئەوەش خەتەرە ئەوەش بەقەت ئەوەی تورکیا خەتەرە دوو ئەتوو خەبەرەکانت لەو وەختێک کە ڕۆژ ئاوا بەس معنەوی پێویستی بە تۆ بەس ڕاگەاندن تۆ نەتانی ئیرادەت نەبی دوو پۆستیانە سە بکەی کەرەوە چه حیزبەکی ئۆپۆزیسیۆنە کۆپیەکی کیمیل سۆنگە کۆریای باکوورە هینایەتی بە ناوی ئەوەی حزبی بابەنەوەی نوێ شاسوار دەبی زۆر جوزدابی دەبی گەنج بوار بدەی داهێنان بکە ئیبداع بکاتن ئیرادەی خۆی هەبی دیموکراسی هەبی تۆ حزبەکەت لە ئێستا هیچی نییە شاسوار من لە بۆم نییە بڕوا کەس کێشەی لەگە تو نەبووە مووقفی خۆتە بدێتە ڕێت وەڕێت پێ نادرێ ئۆپۆزیسیۆن وا لێ بکەیت هەر یەکەس تۆ بۆ میلەتەی ئەوە بکە بڕوا بکەن هاوڕێ ئەم زۆر شێر شاسواری دەزانم بەس ناسمە سەر هەموو شتێک بەڵام شاسوار باز دەکەم کو کۆمپانیای نالەت تەقڵەت زۆر فێڵبازە بڕوا بکەن کڵاوی لەسەری عومەر فەتاحی نابوو وە لێی وەگرت بوو لە ڕێگای محامێکی ناوی شارەیە 2 ملیۆن دۆلاری بردا بوو فێڵەکانی باز دەکەن کو پارەی کۆسار و براکەی خوارد کە مرد کۆسارە شتەکی وایە یعنی ئەو مەلەفانەت هەموو لێ هەڵدەدەینەوە دەمام کرد هەڵدەین و قبوڵمان نییە هیچی تر خەڵک بێ هەر حزبەک بێنەوە شیوان بێ هەموو خەباتی ئۆپۆزیسیۆن و دووکڕەکەی بیت جەنەڕاڵ تاالبانی هەروە بکە ماڵی بارزانی هەروە بکە ماڵی کۆسرەتی هەروە بکەن لێتان قبوڵ ناکەین ئەوەی پێمان بکرێت ڕسواتان دەکەن لێتان ناگەڕێنەوە ببنە ڕقم بە خەون و خوچکو ئەوە ئۆپۆزیسیۆنەی هەیە هەری شاسواری نییە شاسوار چی کردیە چه قوربانیدایە بەجددیمە ماڵی عەبدولواحید کەبابچی چ قوربانیاندایە ئێستاکە لە های لایف دەژین قەیدی ناکشە ئەوەش وینە خاوەنی 100 ملیۆن دۆلار هەر سێکیان نزار و ئەوەش قەیدی ناکە کاکە ئێ بەس کاچی خۆم مانایەوەش نییە بچ خیانەتی نیشتیمانی بکەوێت تو دەکی خیانەتە مانای ئەوە نییە تو کۆپیەکی ئۆپۆزیسیۆن بەناو دروستکەی برێ حزبەکەم ئەوەیە حزبی خۆمە حزبی خۆمە تۆ حزبێکی ئۆپۆزیسیۆنی دەبی زۆر جیابی لە پارتی وێچێتی لە ئێستا لە پارتی وێچێتی خەتەرتری بۆیە لە دوود دەبی ڕسوات دەکەین ئەوەوە یعنی قەدوە تێمەگە تو ئەو سەردەم بەسەر چوو هاوڕێیان وەخت خۆی کە ئەنفال بە جینۆساید ناسێنرا من دوایین شت بەوە بڵێم شاسوار زۆر دەوری خراپ بوو NRT لە سوید ئەنفال بە جینۆساید ناسێنرا بوو ئەوان و گەلی کوردستان کەمپینیا کرد وتیان درێ نەناسێنرا تاوان لە تەحەدا دەکەن مەگەر لە هەموو دنیا یەکەم وڵات کە جینۆساید بە ناسێنرا چاک سوید کردی و ئێمە کە یەکێک لەو کارکتەرە سەرشتەکان بووین گەلی کوردستان و شاسوار کەمپینیان دەکرد نەبەست گۆران لەوێ بوو دەمی لەگە شاسوار بابەتەچی نووسی دێتەوە بیرم وتی لە سەردەمی NRT ئەو سەردەم بەسەر چون NRT هەبێ فێڵ لەو میلەتەی بکرێ ئێمە شەر ئەوەت پێ دەڵێن شاسوار هەر ئەوە شەیتر باز بینە لەوەی موعامەرەیە و ئەو حزبە لە پشتە و دژمن و کاکە خەتا لە خۆتە هەتا دونیا بەلای کەم چەپلەمان لۆژ لێ نەدابای بەس دژت نەبوون بەس ئێستا کاکە کە دەبینین ئەتوو ئەو دەورە خیانەتکاریی دەبینی ئەرێ وەڵڵاهی ڕسوات دەکەین ئەوی پێمان بکرێ هاوڕێیان زۆر سوپاسان دەکەین ئەوە بیبینن چەند ڕۆژنە ناڕازگۆیە تەحەدای یەکەم شاسوار ڕقەمی منی دەکەنە یەک زەنگم لۆ لێدا ئەمن بەو پەڕی ڕێزەوە گفتوگۆ لەگە دەکەم ئی بەس پێگەی سیاسی تا ناسمە ناو مەسەلەیکە کاتەچ خۆش